بسم الله الرحمن الرحيم. لا فرمودي جمارة بيستوسين پیغمبرمان صلى الله عليه وسلم كهميشه دل صوزة بومان فرميتي يبعث كل عبد على ما مات عليه. طو هر بنديك لسر أوا زندو دكريتوا بعث بمعنى زندو كرنوي قيامت ده لسر أوشتا زندو كريتوا كلسري مردو لواني هر يكي لئيمة جار ودوان وديان جار أم فرمودي من بيست به يعني معنى أو فرمودي من بيست به شون بمري أوا زندو بيتو بەڵام باوە پرسیارە لە خۆمان بکەین کە لە فەرمودەی ڕابەدوو شابە هەماشەوە لە خزمەتی بووین ئەرێ کەی ئەمرین تاوەکو دڵنیا بین بۆ شێوەیە زیندوو بینەوە ئەو کەسەی ئەم فەرمودەیە بەڕاستی جێبەجێ بکە لە ڕووی شەرمەوە لە ڕووی حەیاوە لە ترسە ناتوانێت دەست ببە بۆ گوناه بە ئیرادەی خۆی مەگەر بە هەڵە بڕیار بۆ کردنی هیچ هەڵەیەک هیچ گوناه و فەرمان شکاندنێکی خوا نادات چونکە دڵنیایە ئەگەر لە کاتی ئەو هەڵەیە لە کاتی ئەو سەرپێچیکردنەی فەرمانی خوا بمرێت بۆ شێوێ زیندووە بێتەوە ئەو کەسەی جددی و دیندار و ئەم فەرمودەیە تێئەگا بە ئومێدەوە ئەم جاران پێچەوانی کەسی یەکەم کە لە ترسایە بە ئومێدی ئەوەی کاتێ مرد و گەڕایەوە بۆ لای خوا لە باشترین کارەکانی ژیانی بێ ئەو مبادرە و دەست پێشخەری زۆر گەور ئەکا بە باشترین کارەکان نوێژ زیە ئەکا تاعەتی زیە ئەکا تەڵەبی عیلم و فێربوونی زانستی زیاتەکە هەتا ئەتوانێ خەریکی خواپرسیە بێ لە کاری چاک و لە خزمەتی ئومەتی ئیسلاما بێ بۆ ئەوەی ئەو ئەگەرەی لە کاتێکا کە بۆی دێت و دەمرێ لە پڕ ئەو کاتی کە تێدا مردنی بۆ دێ ئەو کاتە بێ کە کاتی کاری خێرە و لە پێناو خوادا ئەگرێ زیندووە بیتەوە و لەو دنیایە و پێشوازیت لێکرێت لەلایەن فریشتەکانەوە هەر خەریکی کاری خێری چەند کەسمان بینیوە لە ڤیدیۆکانە لە نوێژدا لە سوجدەدا لە کاتی دەرزوتنەوەدا خوای گەورە ڕۆحیانە باتەوە بەلای خۆی چ مژدەیەکە ئەو کەسە ئێستا لە لای خوا سەرقاڵی داعوە و بانگەواز و خواپەرستیە پێچەوانەکەشیمان هەیە پەنا بەخوا لە کاتی هەڵە و سەرپێچی فەرمانی خوایە جاری وایە ڕۆحمان دەرەچێ ئەگەر ئەم فەرمودەیە تێبگەین ئەوە هەردوو حاڵەتەکەمان تێجێبەجێ بێ لە تەمۆحی دەرەجەی بەرزی بەهەشت و خۆشحاڵی قیامەتمان بەردەوام خەریکی کاری خێر و چاکە بین بۆ ئەگەر مردین لەو دەقەیەیە بە چاکە خەبەرمان بێتەوە ئەگەر حاڵەتەکەشمان هی گوناحباریە ئەوە لە شەرمی گوناح لەوەی کە بۆ شوێ نەگەڕێنەوە بۆ لای خوا ناوێرین ئیرادی گوناح بکەین چونکە خەجاڵەتی گوناحکردن بەبەر چاوی خواوە لە قیامەتە زۆر قورسە تەحمل ناکرێ ئێستا غەیبە ئەو کاتە غەیب نییە خوا هیدایەتمان بە دڵنیا بین پێویستە باشترین کارەکان بکەین بۆ ئەوی کاتێک گەڕاینەوە بە لای خوا دڵمان خۆش بێ بڵێن ها ئومقڕە کتابی ئاو کتێبەکەم وەرم بیخوێنەوە هەمووی شتی خێرە هەمووی شتی باش و چاکە خوا هیدایەتمان بە لەو کەسانە بین کە بە خۆشحاڵی وەگەڕێنەوە بە لای خۆی ئامین